سەلاحەدین دەمیرتاش ڕایگەیان ئامانجی دیدار و کۆبوونەوەکانیان کۆتاییان هێناوە و بە ئاڵوۆزیەکانی نێوان پارتە سیاسیە کوردەکان و دەمیرتاش ئاشکرایشی کردووە کە تا ئێستا دیدارەکان ئەنێرینی بووە. هاوسەرۆکی گشتی هەدەپە سەلاحەدین دەمیرتاش دەربارەی سەردانە 4 ڕۆژیەکان بۆ باشووری کوردستان بۆ ئاژانسی دەنگوباسی ڕۆژنووس قسەی کرد و ڕایگەاند ئاڵۆزیەکانی نێوان پارتە سیاسەکانی کورد کاریگەری خراپ دەکاتە سەر پرسی کورد لە هەر 4 بەشی کوردستان و ئامانجی سەرەکی سەردانەکەشان بۆ باشوور کۆتاییهاتنە بۆ ئاڵۆزیانە و دایانەوێت دەنگی کوردی یەک بخەن و کۆنگرەی نەتەوەیی ساز بدەن. لە بەشێکی تری قسەکانیدا دەمیرتاش ڕایگەاند یەخستنی دەنگی هێز و لایەنە کوردەکان بەواتایەوە نایە کە دەست وەربدەنە ناو کاروباری یەکترەوە بەڵکو یەکگرتووی کورد دەبێتە هۆی بارسووکی بۆ هەموو لایەک وتیشی دەبێت هەموو کەسەوە باش بزانێ کە بە دیدارێک هەموو کێشە و پرسەکان چارەسەر ناکرێن بەڵام ئەم دیدارانە هەوڵێکی گرنگە بۆ یەخستنی دەنگی هێزە کوردەکان. دەمیرتاش ڕوونشی کردەوە کە تا ئێستا سەردان و دیدارەکانیان لەگەڵ لایەنە سیاسەکان ئەرێنی بووە وتیشی تەواوی ئەو لایەنانەی کە سەردانمان کردوون لەگەڵەوەدا بوون کە دەبێت بە ڕێگەی گفتوگۆ و لێکتێگەیشتن پرسە ناوخۆیەکانمان چارەسەر بکەین. دەربارەی شەڕی ڕاگەیاندنیش دەمیرتاش جەختی لەوە کردەوە کە دەبێت کۆتایی بە شەڕی ڕاگەیاندنی هێزە کوردەکان بێت و ڕوونشی کردەوە کە تەواوی لایەنە کوردەکان لەگەڵەوەدا بوون کە ئەو شەڕە ڕابگیرە. لەسەر ئەو ڕەخنانەشی کە لێ گیراون کە گوایە بۆچی بە کوردی قسەی نەکردووە و کوردی نازانەیە دەمیرتاش ڕوونی کردەوە کە ئەو کورمانج نییە بەڵکو زازایە و بە زازاکیش دەتوانێت بە جوانی قسە بکە هەروە کورمانجی و سۆرانیش تێدەگا و کەمکەمیش قسەیان پێدەکا بەڵام بۆ شیکردنەوەی سیاسی ئاسان نییە بتوانێت بە کورمانجی یان سۆرانی قسە بکات.